مۆندێلی قەتەر ڤیزە و بیرە و پەیوەندیە سۆزداریەکان چۆن دەبن؟ دەسەڵاتدارانی قەتەر جیاواز لە هەر مۆندیالێکی دیکە کۆمەڵێک ڕێوشێنیان بۆ ئەو هاندەرانە داناوە کە دێنە وڵاتەکەیانەوە. قەتەریەکان لەمەدا پشتیان بە هەندێک دابوونەریتی خۆیان و کۆمەڵگەی ئیسلامیەکان بەستووە. بەهۆی سنوورداری شوێنی مانەوە لە سەرەتای مانگی 11ەوە تەنها ڕێگە بەو کەسانە دەدەن بێنە ناو وڵاتەکەوە کە بلیتەکانی یاریەکانی مۆندیالیان کڕیوە. هەر کەسێک بلیتی یاریەکانی مۆندیالی کڕیبێت تەنها بۆی هەیە 3 کەس لەگەڵ خۆی بهێنێت و ڕسوماتی چوونە ناو وڵاتەکەش $140. خواردنەوە کحولیەکان بۆ کەسانی خوار 21 ساڵ قەدەغەیە و بۆ وانەی سەر و 21 ساڵیشن سنووردار کراوە. هیچ کەسێکیش بۆی نییە ئەو خواردنەوانە لەگەڵ خۆیدا بباتە قەتەر و گەشتیاران تەنها لە هۆتێلە گەورەکاندا دەتوانن خواردنەوە کحولیەکان بکڕن. کوشکی تایبەت با فرۆشتنی بیرە لە نزیک یاریگاکان هەیە. پێش دەستپێکردنی یاریەکان بە 3 کاتژمێر فرۆشگاکان دەکرێنەوە و نیو کاتژمێر بەر لە فیکەی دەستپێکی یاریەکاندا دەخرێن. پاش تەواوبوونی یاریەکەش دووبارە بۆ ماوەی کاتژمێرێک دەکرێنەوە. قەتەر ڕێگە نادات گۆشتی بەراز و هەر بەرهەمەیە کە ئاماژەی وروژێنەری تێدا بێت داخلی وڵاتەکەیان ببێت. ئەوان دەست بۆ پەیوەندی نێوان هاندەرانیش دەبن و پەیوەندی سۆزداریان لە دەرەوەی هاوسەرگیری قەدەغە کردووە. هەرەمەیە باڵێۆزخانی ئەمریکای ناچار کردووە داوا لە هاوڵاتیانی وڵاتەکەی بکات بەڵگەنامەی هاوسەرگیری لەگەڵ خۆیاندا بهێنن. لەبارەی هاتوچۆوە قەتەر دەیەوێت قەڕەباڵغی کەم بکاتەوە، بۆیە کارکردنی میترۆکانی بۆ 21 کاتژمێر درێژ کردوتەوە. کارتی ڤاکسین ناچاری نییە، بەڵام پێویستە پشکنینی PCRت پێبێت کە زیاتر لە 48 کاتژمێری بەسەردا تێنەپەڕی بێت.